مەزن کە دێتە سینە مەرهەمی زام و هەموو برینە ئەو کاتە دڵ دوورە لە قینە لە غەیرەس قورئان هەمووی ئەسرینە ئەوە ئەم ساڵیش دیسانەوە کۆمەڵێک فێرخواز لە پێشبڕچەی قورئانە سەرکەوتوو بوون لە ئاستی جیاواز هەر لە ئاستی یەک تاک و ئاستی هەشت تا بێتە هۆکار بۆ چوونە بەهەشت دەستگای نووری حیکمە وابووە بە زانکۆ تەخەڕوز ئەکا تیایدا تاک و کۆ سەرجەم لقەکان سوست و چاڵاکن لە ماندووبوونە گشت کات بێباکن چونکە هەر کەسێ بگرێ ڕێگای قورئانی مەزن بە ئیخلاس و سەواب سەربەرزە لای خوا و لای خەڵکیش حەباب ئامادەبوانی ئازیز و خۆشەویست مسلمانان خوشکان برایان فێرخوازان میوانانی ئازیز بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین ئەمڕۆ خۆشحاڵین لا کۆتایی هێنان بە پێشبڕچەی قورئانی مەزن پێتان شاد دەبین لە بەرواری دەی جەمادی دووەمی ساڵی 1440 کۆچی بەرامبەر بە 26 ڕێبەندانی 2718 کوردی بەرامبەر بە 15 شوباتی 2019 میلادی لەگەڵتان بەشدار دەبین لە ئاهەنگی کۆتایی هێنان بە قورئانی مەزن کە لە هەشت ئاستی جیاوازدا بەڕێوەچوو لە لقی سەرەکی و لە سەرجەم لقەکان لەسەر ئاستی کوردستان و جوانترین پەیڤ و چاکترین پەیام قورئانی مەزنە بۆی ئێمەش ئاهەنگەکەمان بە خوێندنەوەی چەند ئاەتێکی قورئانی مەزن دەڕازێنینەوە کە لەلایەن قوتابی دەرسووی یەکەمی سی جوزئی هەموو قورئان لەم پێشبڕچەیەدا بەڕێز مامۆستا ڕەنجدەر ئازاد دەخوێندرێتەوە با بەڕێزی بفەرمێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا إنا سنلقي عليك قولا ثقيلا إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا إن لك في النهار سبحا طويلا واذكر اسم ربك وتبتل إليه تبتيلا رب المشرق والمغرب لا إله إلا هو فاتخذه وكيلا واصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا وذرني والمكذبين أولي النعمة ومهلهم قليلا إن لدينا أنكالا وجحيما وطعاما ذا غصة وعذابا أليما يوم ترجف الأرض والجبال وكانت الجبال كثيفا مهيلا إنا أرسلنا إليكم رسولا شاهدا عليكم كما أرسلنا إلى فرعون رسولا
فعصى فرعون الرسول فأخذناه أخذا وبيلا فكيف تتقون إن كفرتم يوما يجعل الولدان شيبا السماء منفطر به كان وعده مفعولا إن هذه تذكرة فمن شاء اتخذ إلى ربه سبيلا. ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش سەرنجتان ڕادەکێشین بۆ بینینی کورتە ڤیدیۆیەکی دیکۆمنتاری کە لەلایەن بەشی ڕاگەیاندن ئامادە کراوە. فەرمون بۆ بینینی. دەستگای نووری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری، ڕەسەنایەتی، خۆبەخشی، لێبوردەی، چاکەکاری، داهێنان، بەردەوامی. پەروەردەی ڕۆشنبیری ناحکومیە کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەی زانستی فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. دیر بوون بە پێشەنگ و سەرچاوەیەکی کاریگەر لە بواری خزمەتکردن بە قورئانی مەزن، پەروەردە و ڕۆشنبیری گشتی و ئاشناکردنی کۆمەڵگا بە چەند و بەها باڵاکانی ئاینی ئیسلام لە پێناو ڕەزامەندی خوای گەورە پاشان خزمەتکردنی گەلی وڵات. بەیان خزمەتکردنی کۆمەڵگا لە ڕێگەی پێگەیاندن بکات بە پەروەردەی قورئانی. لە گرنگترین ئامانجەکانی دەستگا بەشداریکردن لە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری لاوان و هاندانیان بۆ توێژینەوەی نووسین، پاراستنی ڕۆشنبیری ئیسلامی ڕەسەن و قوڵکردنەوەی هۆشیاری ئیسلامی و هاندان بۆ فێربوونی زمانی قورئان، گرێژیدانی تایبەت بە فێرکردن و لەبەرکردنی قورئانی مەزن و زانستەکانی، بایەخدان بە بیری پەروەردەیی دروست و سەسماندنی بە هاو هاوکار و ڕەوشتە بەرزەکان، هاوکاریکردن لەگەڵ دام و دەستگا حکومی و ناحکومیەکان بە مەبەستی خزمەتکردن بە ئامانجەکانی دەستگا. دەستگای نووری حیکما لە هەژدەی هەشتی 2007 لە شاری هەولێر لە ژێر ناوی سەرسەری حیکما خۆی ڕاگەیاند دوای بەڕێوەبوونی چەندین ئاستەندن بربەست و ئەنجامدانی چەندان کار و چاڵاکی نمونەیی بەرگەدراوانی وەک میهرەجانی ساڵانەی قورئانی پیرۆز و پێشبڕکێی هاوڕێیانی قورئان هەتا دوای لە سەرتاسەری کوردستان و فراوانبوونی سنووری کاری بەردەوامی ناوەکەی گۆڕکرا لە سەرسەری حیکما بۆ دەستگای ڕۆشنبیری نووری حیکما، دواتر بەهۆی وێکردنەوەی کۆمەکی دەستگا لە حکوومەتی ناوەکەی جارێکی تر گۆڕا بۆ دەستگای نووری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری بە پشتیوانی خوای گەورە و پاڵپشتی هەمیشەیی خێرخواز و خواپێداوان. دەستگا خاوەنی 15 لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان کە بریتین لە لقەکانی سەوران، هەڵەبجە، سلێمانی، کەرکووک، کۆیە، خەبار، حاجیاوە، چەمچەماڵ، گەرمیان، پشدەر، سەید سادق، سماقڵی، پیرەمەرگون، شارەز و شۆڕەش. ژمارەی قوتابیانی دەستگا لە نزیکەی سەرەکی سەرجەم لەقەکان لە سەرتاسەری کوردستان زیاتر لە 7,100 قوتابی. ژمارەی مامۆستایانی تایبەت بە زانست 650 مامۆستا دەبێت. کار و چاڵاکیەکانی دەستگا با ڕێکارە یاساییەکاندا بەڕێوە دەچێت هاوتایە بە بڕگە یاساییەکانی هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی و حکوومەتی ناوەند لە بەغدا.
لا ئێستادا دەستگای نوری حکمە خاوەن مۆڵەتی فەرمیە لە هەر فەرمانگەی ڕێکخراوە لە حکومەتیەکانی حکومەتی هەرێم حکومەتی ناوەند لە بەغداد لا پلانی استراتیجی دەستگا کردنەوەی بڕی دەستگایە لە سەردەم بەڵێ ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش وتەی بەخێراتن پێشکەش دەکرێت لەلایەن زۆر بەڕێز مامۆستا دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نوری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. با بفەرمێت. الحمد لله حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. الحمد لله القائل إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. والصلاة والسلام على من أنزل عليه القرآن القائل فيما يرويه عن ربه عز وجل وأنزلت عليك كتابا لا يغسله الماء. يقول الإمام النووي رحمه الله في الشرح للحديث لا يغسله الماء لأنه محفوظ في الصدور. میوانانی قەدرگران، مامۆستایانی بەڕێز، برایان خوشکان، بەناوی ئەنجومەنی دەستگا پڕ بەدڵ بە خێرهاتنتان دەکەین. خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە، دڵتان خۆش کردین بە هاتنتان. لە خوای گەورە داواکارم دڵخۆشتان بکات لە دنیا و لە قیامەت. بەڕێزان، ئەو پێشبڕچەیە کە ئێستا ئاهەنگی لۆ دەجێڕن دیارە پێشبڕچەیەکی ساڵانەیە، ساڵانە دەستگا ئەنجامی دەدا. لە بۆ ئەو ساڵە دیارە لە نووسینگەی سەرەکی و هەروەها لە هەموو لقەکانی دەستگا بە دوو قۆناغ تێپەڕی کە بریتی بوو لە 8 ئاست، لە 1 جوزئی، 3 جوزئی، 5 جوزئی، 10، 15، 20، 25 هەموو قورئانی پیرۆز. ئەو مسابقەیەش بە دوو قۆناغ تێپەڕ، قۆناغی یەکەم لە نووسینگەی سەرەکی و هەروەها لە هەموو لقەکان لە هەر 8 ئاست یەکەمەکان دەرهێنرا. بەسەر کەوتن لە بۆ قۆناغی دووەم کە لە نووسینگەی سەرەکی یەکەمەکانی هەر 8 ئاست پێشبڕچەیان لە نێواندا کرا. لە نەتیجەدا یەکەم و دووەم و سێیەم دەستنیشان کران. لەبەر ئەوەی کەوا ئاستی وا هەیە زیاتر لە کەسێک هەمان نمرەی هینایە، ئیتر مەجموعی ئەوانەی کە ئەوڕۆ بە پشتیوانی ڕەب العالەمین خەڵات دەکرێن 33 کەسن. دیارە بەڕێزان، پێشبڕچەی قورئانی پیرۆز وەکو ڕوحێکە لۆ مەراکزی تەحفیز. کو ڕوح حرەکە بەجەستە دەیەخی بە هەمان شێوە مسابقەی قورئانی بە فعلی قوتابیان و مامۆستایان و ئیداریانی دەستگا گورج و گۆڵ دەکا. ئەو مسابقە و پێشبڕچەیەش تەنها قوتابی نەبوون، بەڵکو ئەوەی کە تەرکیزی لەسەر کرابوو بە ئیجباری مامۆستایان و ئیداریەکان بوون، بەنسبەت قوتابیەکانی زیاتر ئیختیاری بوو. دیارە لەو مسابقەیەتە وەکو باسی جەناب بابا بن عەرز جەنابتانمان کردکەوە ئەو 33 کەسە پاداش دەکرێن، خەڵات دەکرێن. پێم خۆشە تیشکە بکەینە سەر مەشروعیەتی خەڵاتکردن لە مسابقاتی قورئانی پیرۆز کە عولەما قسەیان لەسەر کردیە لەگەڵ ڕێز و مەوەستانی بەڕێز کە وەکو تەذکرە و بەبیرهێنانەوەیە. دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکدا کە ئەبوو داود و ترمذی و ئیبن ماجە ڕوایەتیان کردیە دەفەرمی لا سبق إلا في نصل أو خف أو حافر. لا سبقا معلومی جەنابتانە بە مانای وەرگرتنی پاداش لە مسابقە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی تەنها لەو سێ مسابقەیە جائزە کەوا پاداش وەربگیرێ لە بۆ ئەو کەسانی کەوا سەرکەوتن بەدەست دەینن، کە تێیدا باسی لە نەسل و خوف و حافر کردیە کە هەر سێکیان هۆکاری جیهادکردن لە پێناوی خوای گەورە، تیرهاوێژی و هەروەها حوشتر سواری و هەروەها ئەسپ سواری. ئیتر زانایان ئەمثالی ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبی، شەیخ الئیسلام ئیبن تەیمیە و لە عولەمای معاصرینیش ابن عثيمين رحمة خوای لێبی و علماء أحناف دیارە ئیسناد لەسەر ئەو حەدیثە کە دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا وەرگرتنی جائزەی جائز کردیە لە بۆ هۆکارەکانی جیهاد کە مەبەستی تەقویەکردنی دینە. قیاسا لەسەر ئەوە دیارە ئەو دینە سەر دەکەوی هەر وەکو بە جیهاد بە علم و بە حوجە و بەیانیش بە تایبەتی مسابقاتی قورئانی پیرۆز پاراستنی قورئان پاراستنی دینە، بەرزکردنەوەی قورئان بەرزکردنەوەی ئاڵای ئەو دینەیە. لێیە مەشروعیەتی پێدرایە لەسەر ئەو ئەساسەش ئێمە لە ڕێگای خێرخوازانەوە خوا پاداشتی خێریان بداتەوە
دوو عمرە و هەروەها چەند لاپتۆپ و چەند جیهازێکی مۆبایل و ئەوەی کە بە پارەش بەشداری کردیە مەجموعی هەمووی نزیکەی بە فەزلی خوای گەورە 7 وەرەقە لە بۆ خەڵاتی ئەو برا بەڕێز و ئەو خوشکە بەڕێزانێکەوە سەرکەوتنیان بەدەستینە لەو پێشبەرچەیە تەرخان کرا و تەمەناشمان دەکرد زۆر زیاتر بی تاوەکو ببی تەمای ئەوەی هاندانی باقی برایان و خوشکیتر زیاتر بێنە پێش لەو بابەتە. بەڕێزان لێرەوە پیرۆزبایی لە هەموو سەرکەوتوانی پێشبڕچەیەکە دەکەم کە مەبەستم لە سەرکەوتوان هەموو بەشداربووانی پێشبڕچەیە لەبەر ئەوەی کەوا بەشداربی لە پێشبڕچەی قورئانی پیرۆز سەرکەوتووە خەسارەتمەندی تێدا نییە سەرکەوتووە بەو دەور و مڕازعی کە کردیتی بە مەبەستی داخیلبوون بەو پێشبڕچەیە کە لە خودی خۆی دەبێتە ڕەسیدێک لە زاکرە و عەقلی باتینی تەقویەی حیفزەکەی دەکا لەو ڕۆوە هەر سەرکەوتووە و سەرکەوتووە بەو ئەزور پاداشتەی کە لە حیفز و مڕازعە و دەورکردنەوەکەی کە بە مەبەستی ئەنجامدان و یاخود داخیلبوون لەو پێشبڕچەیە ئەنجامیدایە لەبەرەوەی معلومی زەنابتانە بە خوێندنەوەی هەر پیتێک لە قورئانی پیرۆز دەخێر و حەسەناتی تێدایە ئەگەر بسم الله الرحمن الرحیم کە 19 پیتە 190 ئەزر و پاداش تێدا بی فەکەیفە بۆی کەوا جوزئێک دەخینیتەوە فەکەیفە بۆی کەوا هەموو قورئانی پیرۆز دەور دەکاتەوە خوای گەورە لە هەموو لایە قبول بکە و هەروەها سەرکەوتووە بە داخلبوونی لەو پێشبڕچەیە کە دەبیتە مای گەرم و گڕکردنی منافەسە لە نێوان متەسابقەکان کە ئەوەش لە خۆیدا دەچیتە خانەی وتواصوا بالحق کەوا هاندانی یەکتری لەسەر هەموو کارێکی خەیریە. بەڵێ بەڕێزان ئیتر لە ئەوەل و ئەخیریش پێشبڕچەی قورئانی پیرۆز جێبەجێکردنی فەرمانی رب العالمین وسارعوا وسابقوا لە بۆ هەموو کارێکی خەیر کە بێشەک و گومان قورئانی پیرۆز لە قیمەی کارە خەیریەکانە. لێرەدا بە پێویستی دەزانم دەستخۆشی لە بەش سەرپەرشتیاری بکەم و بە تایبەتیش یەکەی حفاظ و قورئان لەبەران یەکەی ئیجازات و حفاظ کە ئەوان بە حەقەت لە نووسینگەی سەرەکی و لە هەموو لقەکان ئەو کاریان ئەنجامدا و هەروەها دەستخۆشی لە لیجانەکانی تەحکیم دەکەم کەوا زۆر بە ئینسافانە پابند بوون بەو خاڵانەی کەوا لەلایەن بەشی سەرپەرشتیار و لە بۆیان دانرا بوو زۆر بەڕێکی و بەبێ ئیشکال ئەو پێشبڕچەیە بەڕێوە چوو و دووبارە زۆر دەستخۆشی لە خێرخوازان دەکەم خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە خوای گەورە میزانی حەسەناتیان پێ قورس بکە لە دنیاشدا خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵیان و منداڵیان و هەروەها ببنە نمونە و پێشەنگ لە بۆ برایان و خوشکانی ترکەوە چاویان لێ بکەن لەو بوارەوە و هەروەها دەستخۆشی لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەکەم کە ئامادە بووینە و ڕاستەوخۆش دەیگوازنەوە خوای گەورە پاداشت خێریان بداتەوە دووبارە بە خێراتندان دەکەم لە خوای گەورە دەپاڕێمەوە هەروەکو لێرە لە خزمەتی قورئانی پیرۆز کۆی کردینەوە لە قیامەتیش مع الصديقين والشهداء والصالحين ومع النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا كومان بكاتوا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. بەڵێ ئامادە بوانی قەدرگران ئێستاش سەرستان ڕادەکێشین بۆ بینینی چەند کار و چاڵاکیەکی پێشبڕچێکە کە لەلایەن بەشی ڕاگەیاندن ئامادە کراوە فەرمون بۆ بینینی. أعوذ بالله من الشيطان الرجيم ومن لم يؤمن بالله ورسوله فإنا أعتدنا للكافرين سعيرا ولله ملك السماوات والأرض يغفر لمن يشاء ويعذب من يشاء وكان الله غفورا رحيما
عند الله وأبلغكم ما أرسلت به ولكني أراكم قوما تجهلون فلما رأوه عارضا مستقبل أوديتهم قالوا هذا عارض ممطرنا بل هو ما استعجلتم به ريح فيها عذاب أليم تدمر كل شيء بأمر ربها فأصبحوا لا يرى إلا مساكنهم كذلك نجزي القوم المجرمين. قالوا ادع لنا ربك يبين لنا ما هي إن البقرة تشابه علينا وإنا إن شاء الله لمهتدون. قال إنه يقول إنها بقرة لا ذلول تثير الأرض ولا تسقي الحرث مسلمة لا شية فيها. قالوا الآن جئت بالحق فذبحوها وما كادوا يفعلون. وإذ قتلتم نفسا فادارأتم فيها والله مخرج ما كنتم تكتمون. إن الذين آمنوا والذين هاجروا وجاهدوا في سبيل الله أولئك يرجون رحمة الله والله غفور رحيم. التي لم يخلق مثلها في البلاد وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد فصب عليهم ربك صوت عذاب إن ربك لبالمرصاد. بسم الله الرحمن الرحيم. ألف لام را تلك آيات الكتاب وقرآن مبين ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين ذرهم يأكلوا ويتمتعوا ويلههم الأمل فسوف يعلمون. وما أهلكنا من قرية إلا ولها كتاب معلوم ما تسبق من أمة أجلها وما يستأخرون. ووصى بها إبراهيم بنيه ويعقوب يا بني إن الله اصطفى لكم الدين فلا تموتن إلا وأنتم مسلمون. أم تقولون إن وأنتم مسلمون فلا تموتن إلا وأنتم مسلمون. أم كنتم شهداء إذ حضر يعقوب الموت إذ قال لبنيه ما تعبدون من بعدي قالوا نعبد إلهك وإله آبائك إبراهيم وإسماعيل وإسحاق إلها واحدا ونحن له مسلمون.
نوسکەیەکی پیرۆز بەیەمان بۆ هاتووە دەیخوێنینەوە بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بۆ دەستگای نوری حکمە بابەت پیرۆزبایی ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه جوانترین دەستەی نێرگزی کوردستانی خۆشەویست ئاراستەی دەستەی کارژێڕی و هەموو مامۆستایان و قوتابیانی دەستگای نوری حکمە دەکەین بە بۆنەی ئەنجامدانی ئەو ئاهەنگە لە خوای گەورە دەپاڕینەوە ئەم ماندووبوون و کۆشتەتان قبول بفەرمێت یاخوا سەرکەوتوو بن و مەحفوظ بن بۆ خزمەتی قورئان و مسلمانان و ئاینی ئیسلام ڕێکخراوی ئیقرا بۆ زانستەکانی قورئانی پیرۆز خۆشەویستان و ئازیزان ئێستاش بەیەکەوە گوێبیستی چەند وتەیەکی بە نرخی مامۆستای بەڕێز دکتۆر خالید گەردی دەبین بە ناونیشانی گەورەی قورئان و لەبەرکردنی قورئان با جەنابیان بفەرمون. السلام عليكم ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. فربدل پیروس بائی لو قتابی برزانه دکم کبونه هلگوری قرآنی پیروس و پاشان پیروس بائی زور گرم لا مامۆستایانی سنتری حکمە دەکەم خی گەورە ئەزر و پاداشتی خێری زۆریان بداتەوە و پاشانیش پڕ بەدڵ پیرۆزبایی لەو داک و بابانە دەکەم کە کوڕەکانیان کچەکانیان دەکەنە هەڵگری ئەو پەیامە پیرۆزە ئینشاء الله شمولی ئەو حەدیثەی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم کە دەفەرمێ هەر کەسێ قورئان بخینی و عەمەلی پێ بکە ڕۆژی قیامەتدا و بابی تازێکی لەسەری دادەنێن ڕۆناچیەکەی لە ڕۆناچی دنیا زیاترە. جا پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەگەر داک و بابی ئەو ها ڕێزی لێ بگرن دەبێ ئایا ئەو کەسە خۆی خوای گەورە چەند ڕێزی لێ بگرێ کاتێکەوە ئەهلی قورئانە. بەڕێزان و خۆشەویستانم ئەگەر تەماشا یەکێک لە دوعایەکانی پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم دەبینین محەممەد المستەفا پڕ بەدڵ دەڵێتن اللهم اجعل القرآن ربيع قلوبنا خوایا ئەو قورئانە بکەی بەهاری ناودڵەکانمان کەواتە بەڕێزان جێگەی قورئان ناودڵی ئینسانە جێگەی قورئان ئەوە نییە مسحەفێکت لە ماڵێدا نابی تۆزی لەسەر بکەوی ڕەمەزان و ڕەمەزان نەبی دەری نەهێنی و تەماشای نەکەی ئەو قورئانە با بگوازینەوە لەسەر ڕەفەکان لە بۆ ناودڵی ئینسانەکان ئەوانەی بەو کارە هەڵدەستن یان ئەو ئیشە دەکەن بەڕاستی ئیشێشی پیرۆز دەکەن. قەتت دیتیە لە دنیادا بەڕێزانم جێگایەک کەلاوە بی مەهجوور بی ڕووخاو بی ئەو جێگایە جێیەکی باش بی. محەممەد المستەفا وا وەسف دەکا صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الذي ليس في جوفه شيء من القرآن كالبيت الخريب ئەو کەسەی هیچ قورئانی لەناو سنجی دانیە وەکو کەلاوەخانی وایە بێفائیدەیە دڵەکەی یعنی وشکە کەلاوەیە جێگای وەکو بڵێ ئاوەدانکردنەوە نییە بەڵام ئەو کەسەی قورئان لە ناوزجی خۆی دادەنێ بەڕاستی ئەوە جێگەی فەزڵە جێگەی گەورەییە جێگەی شانازیە لە بۆ هەموو کەس کاتێک کە ئینسان دەتوانی ئەو قورئانە حیفز کا و لە ناو دڵی خۆی دای بنێ. جالوێ ئەگەر تەماشا بکەی حتا فەزڵ و گەورەیی ئەو کەسانەی کەوا قورئانی دەخوێنن قورئانی لەبەر دەکەن لە ناو دڵەکانیاندا کۆی دەکەنەوە لە سلسلەی صحیحەی ئەلبانی فەرموودەیەک هاتووە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن البيوت ليقرأ فيه القرآن فيتراءى لأهل السماء كما تتراءى النجوم لأهل الأرض دەفەرمێ ئەو ماڵانەی کەوا قورئانی تێدا دەخوێندرێ لە ئاسمانەوە دیارن هەر وەکو چۆن لەسەر ڕووی زەوی ئێوە ئەستێرەکان دەبینن دەدرەوشێنەوە مەلایکەتیش کاتێک تەماشا سەر ڕووی زەوی دەکەن ئەوانەی قورئانی دەخوێن و قورئانی لەبەر دەکەن و تیلاوەتی قورئانیان هەیە خوای گەورە ئەوها نیشانی مەلایکەتەکانی دەدا و لەسەر ڕووی زەوی دیارە. جا توخوا چ فەزڵ و گەورەیەک لەوە گەورەتر دەبی مەلایکەت لە ئاسمانێ تەماشاکە نوقتەیەک لێرە نوقتەیەکی دی لێرە ئەوانە چێن هەمووی ئەو کەسانن کەوا ئەهلی قورئانن کەوا ئینسانی ئیماندارن. ئێمە ئێستا بەڕێزان سەعاتمان لەبەر دەستیدا هەیە کاتژمێر ئەگەر بمانەوێ شەوانە هەستینەوە و قیت بینەوە لۆ ئەوەی ئەگەر مەوعیدێکتە بی یان سەفەرێکتە بی یان ئەگەر هەستی شەو نوێژ بکەی بەڵام ئەهلی قورئان پێشتر ئەوەندە دەور و کاریگەریان هەبوو قافیلە کە بەڕێ دەکەوت دەیانگۆ ئەو شۆ چ کاتێک بڕۆین دەیانگۆ کاتێک کە قاریئەکانی مەدینە دەست بە قورئان خوێندن دەکەن
کاتێک کە قاریەکان دەست پێ دەکەن چونکە لە هەموو ماڵێک لە مەدینە قورئان دەخوێندرا هەمووی پڕ بەرەکەت بوو پڕ خێر بوو دەنگ لەو ماڵە دەهات لەو ماڵە دەهات لەوێ دەهات لەوێ دەهات ئەوە نیشانەی ئەوە بوو هەر ئێستانەوە چەند کاتژمێرێک بە زاراوەی ئێستا پێش نوێژی بەیانی دەستیان بە قورئان خوێندنێ دەکرد قافیلە دەیانگو ئەمە ئەو کاتە بەڕێ دەکەین کە کاتێک قورئان خوێنەکان دەست بە قورئان خوێندن دەکەن بەڕاستی جالوی قورآن گەورەیەکی زۆری هەیە هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا ئێستا بگرا هەر کەسێک دەستی بەو قورئانەوە گرت بی ئیلا خوای گەورە پلەبەرزی دنیا و قیامەتی پێبەخشیە هەر کەسێک دەستی لەو قورئانە بەردابی ئیلا ئەو ئینسانە ڕێگەی ڕاستی لێگوم بۆ و لەسەر گومڕاییدا ڕۆیشتووە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئەو بەسڕایە ئێستا دەیبینن ئەبوو موسای ئەشعەری بان کرد لەبەرەوەی ئەبوو موسای ئەشعەری هەم دەنجی خۆش و هەم پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر لێ ڕازی بوو و زۆربەی شەوەکان دوای نوێژی عیشایە دەستی یەکێک لە خێزانەکانی دەگرت دەیگوت بڕۆ بچین گوێ لە دەنجی ئەبوو موسای ئەشعەری ڕابگری یعنی دەماوە لە مزگەوتێ قورئانی دەخوێن ئیمامی عومەر ئەو فەزلانەی هەموو لە بەرچاوی بوو بانگی کرد فەرمی بڕۆ بەسڕە خەڵکم لۆ فێرە قورئان و حفظی قورئانی بکە ناردیە بەسڕای بەبێ ئەوەی بڵێ من دەچم یان ناچم بەڕێزانەوانە هەموو حکمەتی زۆر گەورەی تێدایە لۆ ئێمە جاری وایە تۆ تەڵەب لە یەکێک دەکەی کاکە گوندێکێ بڕۆ فێرە قورئانیان کە والله تااقەتم نییە پێم ناکرێ ناتوانم عوزری دەینتەوە کەسابەتمە ئیشم هەیە ناکرێ فەرمووی لە مەدینە بڕۆ لۆ بەسڕە خەڵکی فێرە قورئانی پیرۆزکە مدەیەک لێ بوو ئیمامی عومەر ئەنەسی کوڕی مالیشی بان کرد فەرمی بڕۆ تاقیبێکی بکە بزانە ئەبوو موسای ئەشعەری لەوێ چ دەکات هاتو گەڕاوە لای ئیمامی عومەر فەرمووی چ بوو فەرمووی تەرەکته وهو يعلم الناس القورئان فەرمی وەڵڵاهی بەجیم هێشت خەڵکی فێرە قورئان دەکرد دوای نوێژی سبەینان نەدەنووسنەوە حەلقەی لە مزگەوتێدا نابوو فێرە قورئانی دەکردن و پێی لەبەر دەکردن ئیمامی عومەر فەرمی ئەما ئینەه کەیس بەڕاستی ئەو پیاوە عاقڵە ئەو پیاوە تێگەویشتووە ژیرە عاقڵە دەزانی چی ئیشێک دەکا ئەو جا مدەیەکی پێچوو ئیمامی ئەبوو موسای ئەشعەری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی نامەیەکی لۆ ئیمامی عومەر نارد لە نامەکەیدا نووسی بوو یا ئەمیرە المؤمنین تەنها لە شاری بەسڕە 300 کەس لەبەردەستی من هەموو قورئانی لەبەر کردیە بوویتە حافظ القورئان لە بیدایەتی قورئانی هەتا نێهایەتی تازە کاک دکتۆری بەڕێشتێکی جوانی باس کرد حەزەکەم ئەوەش بکاتە دەلیلێک ئیزافەتەن لۆ پێبەخشینی شت ئیمامی عومەر فەرمووی أن ارفعوا إلي حملة القرآن حتى ألحقهم في الشرف وفي العطاء أو ناوانم بري لو بنيرم برينا أبو موسى حتى رزو قورايو وماليش يام بدمي لو چونکە ئەوانە حەمەلەی قورئانی پیرۆزن نابی ئەوانە چاویان لە دەستی خەڵکی دیکە دابی لۆ ئەوەی بەرزیان بکەمەوە گەورەیان بکەم و بیان نێرم لۆ جێگایان ئەوانە خەڵکی فێرە قورئانی پیرۆز بکەن جا بەڕاستی ئەگەر تەماشا دەکەی عومەری کوڕی خەتاب لەو وەختەوە تێگەویشتووە ئەو کەسەی کەوە ئەهلی قورئانە حتا بەخۆی شەخسیەن وەکو دەوڵەتی ئیسلامی کە لەبەردەستیدا بۆ یارمەتی داینا و دەستی لە بۆ درێژکردینە و نێسیشی کردینەوە لە خۆی پلەی بەرزکردینە ئەو کەسانەی کەوا قورئان لە ناو سینجاندا هەیە جا ئەگەر ئێمە تەماشا بکەین بەڕاستی ئێستا حافظ القورئانمان کەمە بەڕێزان وەڵڵاهی پێویستمان بە زیاتر هەیە زۆر ئەو قسەیە ناڕێکە کاتێک کە دەڵێن یەکێک قورئانی لەبەر کرد ما زادنا إلا مصحفا ئەوە تەعنە لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر قورئانێکی بۆ ئێمە زیاد کردێ بەڕێزانم وەصفی محەممەد المستەفا دەکرێ کە ئەخلاقی دەپرسن دەرێ کانە قورئانا يمشي بين الناس قورئانێک بوو لە بەینی خەڵک دەهات و دەچوو یعنی ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم قورئانی کە هەموو لەبەر بووە و سەحابەکان لەبەریان کردووە هەر مصحفێکیان زیاد کردووە یان ئەخلاقیان زیاد کردووە ڕەوشتیان زیادی کردووە عەمەلیان زیادی کردووە کردەوەیان زیادی کردووە خەڵکیان بەو قورئانە بان کردیە لۆ ڕێگای خوا و توانیتیان دەعوە بەو قورئانە بکەن و ئاەتەکانی ناو ئەو قورئانە یەکە بە یەکەی تەطبیق بکەن و جوانی ئەو دینە نیشانی خەڵک بدەن جا لۆیە ئەوە زۆر گرینگە بەڕێزانم من زۆر تەفسیلی پێ نادەم بەس دەمەوێت فەزل و گەورەی ئەو سەنتەرانەش بزانن بەڕێزان ئەوانەی کە تەحفیزی قورئانن داک و بابەکان زۆر ئەولادەکانیان بنێرن لە بۆ ئەو جێگایانە با فێری قورئان بن ئەوەی بەخۆشی کەم تەرخەمە لە پەروەردەکردنی منداڵەکەی بابیان نێری لە ئەو جێگایانە واللهی ئێستا نیعمەتێکی خوایە ڕزقێکی خوایە مەدارسی تەحفیز هەیە قورئانی پێ لەبەر دەکەن یارمەتی دەدەن یعنی بە جوانترین شێوە کەلامی خوا دەخوێنتەوە کەچی ئیوا هەیە لە بن پاریتی هەتا ئێستا کەم تەرخەمە تا ئێستا منداڵەکەی نازانی سوورەتێکی قورئانی بخوێنی جالوێ ئەبەو قسەیە کۆتایی پێدەینم کە دەڵێ مسابقەیەکیان کرد لەو سەردەمی معاسری ئێمە منداڵێک هات تەمەنی 12 ساڵ بوو یەکەم ببوو
لە لەبەرکردنی قورئان هەموو قورئانی لەبەر بوو لێیان پرسی خەڵکی چێندەری خەڵکی رووسیا گوتیان باشە کوێ فێری ئەو قورئانەی کردی گوتی بابم فێری کردم تانەدی باشە چێ بابتی فێر کرد تی وەڵا باپیرم فێری کردم ئێگوتیان باپیرت لە سەردەمی ئیتیحادی سۆڤیەتی بوو لەو کاتە ئەگەر هەر یەکێک نوێژی بکرد بە یەکسەر دەیان کوشت ئەمەندە دڕندە بوون لەگەر موسڵمانان گوتی باپیرم بابمی بەو شێوازە فێرە قورئان دەکردەوە قسەی منداڵەکەیە لە گوندەکەی خۆمان دەیبردە دەرێ کاتێک دەڕۆیشتن پاشی هەنجینێ پەڕۆکەچی لە چاوی بابم دەبەستا بە سواری کەرێک دەڕۆیشتن حتا دەیبردە ئەشکەفتێک قورئانەکانی بەش بەش بوو لەوێن دەریدانا بوو ئەو ڕۆژە قورئانی پێدەگوە تا ئێوارە وەچی تەواو دەبوو مصحەفەکەی کە بە پارچە پارچەی بوو لەوێ بەجێهێش بوو لەگەرە خۆی دەیهیناوە چاوی دەبەستاوە هەتا دەهیناوە گوندەکەی نێزی گوندی چاوی دەکردەوە بەو عارەی باپیرم مەدرسەی تەحفیزی قورئانی دانابوو عالەمی یەکە فێرە قورئان دەکرد لە گوندی بڕۆ دەرێ چاوی ببەستە بیبە لە ئەشکەوتێ قورئانی پێبرێ بیهینەوە دەرێ چاوی ببەستە و بیهینەوە مارێ لێیان پرسیلۆ چاوی بابتی دەبەستاوە گوتی لەبەر دڕندەیی ئیتیحادی سۆڤیەتی دەیگۆ ئەگەر بێت و ئەو تەڵەبێ بگیرێ لۆی نەزانی مرکزی تەحفیزەکەی مەلە چێیە لۆی ئەو قورئانە ئەو تاکە قورئانەی ماومانە بەزایع نەڕوە و بەلاش نەڕوە باپیرم ئەوها بابم و بابیشم ئەوها بەو تەریقەیە ئێمەی فێر کردیە لە ئەشکەوتێ لە گوندێک لە رووسیا ئەوها فێری قورئان بن لە من پارمان سەنتەری قورئان و جێگەی فێرکردنی قورئان هەبێ وەڵڵاهی دەبێتە شەرمەزاری ئینسان ئەولادەکانی قورئان خوێن و چەند جوزئێکی قورئانیان لەبەر نەبی جا لۆی حەسەنی بەسری دەفەرمێ ئەو قسەیەم دەکەمە ئامۆژگاری لۆ ئەو بەڕێزانە دەفەرمێ أنزل القرآن ليعمل به فاتخذ الناس تلاوته عملا برزان قرآن خندن بتني كافينيا ضل إخوة أو قرآن إذا بزان لو خاطري وي إنسان عملي بيبكا خلشي إستان مجرد خن وكان كرديت عمل بيكردن لا قرآن أصلي أو يكذا فرمي أقيموا الصلاة بين فرزن ويجي خود بكي كباسي صومك همو مانجيك بروشي بي كباسي تاكا كردن لقداكو باب دكا يكسر جيب زيكي خزمەت زۆرترین خزمەت ئەتوبی وەکو حەمەلەی قورئان خزمەتی داک و بابت بکەی جا تەواوی ئاەتەکانی دیکەش ومێ دەکەم ئینشاء الله خوای گەورە تەوفیقیان بدا ئیستیقامەیان پێ بەخشی سەربەرزی دنیا و قیامەتیان بکا و خوای گەورە لە کەسوکاریان خۆش بی شیفا و نەخۆشی هەموو لایەکمان بنێری ئامین وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه ئامادەبوانی خۆشەویست ئێستاکەش بەیەکەوە گوێبیستی سرودێک دەبین لەلایەن تیپی سرودی حکمە با جەنابیان بفەرمونون نگەیشتە بۆنی بیتێکی قورئان نگەیشتە بۆنی بیتێکی قورئان Again.
بەتیشکی قورئان کەوت مەسەڕێ لەگەڵ خوێندنی دڵ ئارام دەگرێ بەتیشکی قورئان کەوت مەسەڕێ لەگەڵ خوێندنی دڵ ئارام دەگرێ بە شادی هەنگاو ئەنێم بەرەوجێ تاکو ئەو کاتەی ئەجەل دەستی دێ تاکو ئەو کاتەی ئەجەل دەستی دێ زۆر لای دنیا چۆم بەداشت و سەیران لە چوار وەرێزان گەرمێن و کوێستان زۆر لای دنیا چۆم بەداشت و سەیران لە چوار وەرێزان گەرمێن و کوێستان بۆ ساجینی دڵ بۆ ئارامی جان نەگەیشتە سایەی ئارامگەی قورئان نەگەیشتە سایەی ئارامگەی قورئان ئەی ئەم قورئانە چەنگەم پەروەرە چەمێشک و دەرۆن دڵ ساخاو دەرە ئەی ئەم قورئانە چەنگەم پەروەرە چەمێشک و دەرۆن دڵ ساخاو دەرە هەر کەس پەروەردەی باخی قورئان بێ هەر کەس پەروەردەی باخی قورئان بێ چەندێ سەر بەرزەوە چەند بەختەوەرە چەندێ سەر بەرزەوە چەند بەختەوەرە لای دنیا چۆم بەداشت و سەیران لە چوار وەرێزان گەرمێن و کوێستان زۆر لای دنیا چۆم بەداشت و سەیران لە چوار وەرێزان گەرمێن و کوێستان بۆ زاگیری دڵ بۆ ئارامی جان نەگەیشتە سایەی ئارامگەی قورئان نەگەیشتە سایەی ئارامگەی قورئان بەڵێ خۆشەویستان ئێستاکە دەست دەکەین بە دابەشکردنی سوپاس و پێزانین بۆ مامۆستایانی بەڕێز مامۆستایانی لێژنەی هەڵسەنگاندن کە هەڵیان سەنگاند بوو کە لە سەی لێژنە پێک هاتوون ئێستا سوپاس و پێزانین وەردەگرن بۆ ئەم مەبەستەش داوا لە بەڕێز مامۆستا جەمال هەرتەلی دەکەین بێ بۆ دابەشکردنی سوپاسەکە ئەگەر ئەزێت نازانیت مامۆستا فەرموو بەڵێ خۆشەویستان ئێستاکەش دەست دەکەین بە پێدانی بڕوانامە و دیاری بەسەر یەکەم و دووەم و سێمەکان بەڕێز ڕەنزدەر ئازاد دەرچوو بە پلەی یەکەم لە ئاستی سی جوزئی هەموو قورئانی پیرۆز بەڕێز هاشە خەتاب دەرچوو بە پلەی دووەم لە ئاستی سی جوزئی هەموو قورئان بەڕێز دیدار کەریم دەرچوو بە پلەی سێیەم لە ئاستی سی جوزئی زۆر سپاس مامۆستاچیان بەڕێز موحسین حەسەن دەرچوو بە پلەی یەکەم لە ئاستی 25 جوزئی بەڕێز عەدنان هاوار دەرچوو بە پلەی دووەم لە ئاستی 25 جوزئی ئامادە بە لە دوایوی
بەڕێز هێمن ئازاد دەرچوو بە پلەی یەکەم لە ئاستی 20 جوزئی. زۆر سپاس مامۆستا بەڕێز. بەڕێز هونەر ڕەسوول دەرچوو بە پلەی دووەم لە ئاستی 20 جوزئی. بەڕێز وریا ئیبراهیم دەرچوو بە پلەی سێیەم لە ئاستی 20 جوزئی. دەستخۆشی لە مامۆستای بەڕێز دەکەین. بەڕێز عەبێر عەبدولغەنی دەرچوو بە پلەی یەکەم لە ئاستی 15 جوزئی. بەڕێز عامیرە عەبدولکەریم دەرچوو بە پلەی یەکەم لە ئاستی 15 جوزئی. سپاس دەکەین مامۆستا جان. بەڕێز عەبدوڵڵا عەبدولغەنی دەرچوو بە پلەی سێیەم لە ئاستی 15 جوزئی. بەڕێز حەنان نوعمان دەرچوو بە پلەی یەکەم لە ئاستی 10 جوزئی. زۆر سپاس مامۆستای بەڕێز. بەڕێز عەلی وەهاب دەرچوو بە پلەی سێیەم لە ئاستی 10 جوزئی. عەلی وەهاب. بەڕێز سەیاف سلێمان دەرچوو بە پلەی سێیەم لە ئاستی 5 جوزئی. زۆر سپاس مامۆستا بەڕێز. بەڕێز ئامان سەدیق دەرچوو بە پلەی یەکەم لە ئاستی 3 جوزئی. بەڕێز پەروین عەبدولکەریم دەرچوو بە پلەی یەکەم لە ئاستی 3 جوزئی. بەڕێز محەممەد ڕەمەزان دەرچوو بە پلەی دووەم لە ئاستی 3 جوزئی. بەڕێز ئاسۆ عومەر دەرچوو بە پلەی سێیەم لە ئاستی 3 جوزئی. بەڕێز ئەحمەد عومەر دەرچوو بە پلەی سێیەم لە ئاستی 3 جوزئی. بەڕێز محەممەد سیروان دەرچوو بە پلەی یەکەم لە ئاستی 1 جوزئی. بەڕێز محەممەد سەربەست دەرچوو بە پلەی یەکەم لە ئاستی 1 جوزئی. بەڕێز عەبدوڵڵا ئیبراهیم دەرچوو بە پلەی دووەم لە ئاستی 1 جوزئی. بەڕێز عەبدولباری غەریب دەرچوو بە پلەی سێیەم لە ئاستی 1 جوزئی. لە کۆتاییدا داواکارین لە خوای پەروەردگار هەمووتان بۆ بە ئەجر و پاداش هەژمار بکات. سپاسی میوانە بەڕێزەکان دەکەین. سپاس بۆ ئامادەبووان. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.